خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە ژیانە چۆن دەستپێکی و ماڵاواییشێ و لەگەڵ ئەوەشا چۆن لەدایکبوون هەیە مردنیشەیە بەڵام گرنگە کە هەمیشە کۆتاییەکان جوان بێت کاتێک کە کەسێک ژیان ئاواییمان لێ ئەکات کۆمەڵێک بەرهەمی بردوای خۆی کە جێهێشت بێت کە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە هونەرمەندانی ئێمە لەگەڵەوەی کا لە ژیانانە ماون و ژیان ئاواییان لێ کردوون و ئێستا لەگەڵمانانین بەڕۆح بەڵام بەرهەمەکانی ئەوان ئەموو ئەو خەباتەی کە کردویانە هەمیشە لەگەڵ ئێمە ئەمێنێتەوە و هەمیشە یادیان بە بەرزی ڕائەگیرێت ئامادەکاریەکان ئەکرێت بۆ ساڵی کۆچی هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزا لە ئێستادا ئامادەکاریەکان ئەکرێت بۆ ئەوەی لەو ڕۆژەدا یادێکی شایستە بەو هونەرمەندە بەڕێوە بچێت لەوەی کا لە ژیانە بووە چەندین خەباتی کردو و هەروەها چەندین بەرهەمی جوانی پێشکەش بە ئێمە کردووە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە ئامادەکاریەکان بکەین بۆ یادکردنەوەی با میوانداری زۆر بەڕێز کاک هۆشیار ئەحمەد سکرتێری تیپی مۆسیقای سلێمانی کاک هۆشیار سڵاو لێبێ زۆر سپاس با سێرتا لە ئامادەکاریەکان دەست پێ بکەین گەشتۆ بەچی ئامادەکاریەکان ڕۆحی کاکە حەمەجەزا شاد بێت ڕۆحی شاد بەڕاستی ئەو هونەرمەندە گەورەیە هەم لە ڕووی هونەری هەم لە ڕووی کەسایەتی هەم ژیانی پێشمەرگایەتی کەسێکە کە بتوانین بەردەوام یادەوەری بۆ بکەینەوە کاک حەمەجەزا بەڕاستی لە ڕووی هونەریەوە زۆر کەسێکی لێ هاتوو پێشکەوتوو بووە جا بەڕاستی ئێمە ئیمکانیەتەکان ئەوەیە کە بتوانین لایەن یەک سپۆنسەری تیپەکەمان بکات چونکە تیپەکەمان ئێمە وەکو حەجم زۆرە و پێداویستیەکانیشی زۆرە بە سپاسەوە ئەم بەرنامەیەمان ئامادە کرد و دامەزراوە خەرجیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتنە ژێرباری ئەم مەسەلەیە زۆر سپاسیانەکەین سپاس بۆ ئێوەش کە تانەوێت سپۆنسەری میدیایی بکەن بەرحاڵ ئێمە ئیستا لە کاتی پرۆڤەکردنین پرۆڤەکەمان بەردەوامە یەکی یادی 15 ساڵ بەسەر کۆچی کاکە حەمەد ئەڕوات و بەڕاستی وەکووتم شایستە ئێوە ئێمە بتوانین یادی بکەینەوە نەوەک ئەو هەموو ئەو کەسانی کە لە بواری هونەریە کاریان کردووە بەدەستمانەوە ئەگەر بوار بڕەخسێ بۆ هونەرمەندی کۆچ کردو کاک خادر کابانیش بکەین بۆ کاک عوسمان عەلیشمان کردو بۆ کاک کەریمان کردو بەردەوام ئێمە ئەمان ناکەین جگە لە کارە تایبەتی و تۆمارکردنەکانی تیپ ئێستا حالێن لەو ئامادەکاریان ئێمە ڕۆژی یەکی ببوورە یەکی کۆنسێرتەکە لە تەلاری هونەر بەڕێوە چێت 11 مادەیە چەند هونەرمەندێکی لێ هاتووی گەنجیش گۆرانیەکانی بەڕێزی کۆچ کردو ئەڵێنەوە لەوانە کاکە هونەری کوڕی کاکە حەمەجەزا کاکە حەمید عوسمان شەنیار خان لەگەڵ کاکە حەمە گەرمیانی و کاکە پشتیوان بەرنامەکان ئیتر بەم شێوەیەدا ڕێژراوە ئینشەڵڵا بۆ خەڵکی کوردستان و سلێمانی و ئەو دەور و پشتی ڕۆژیەکی هاتن بۆ هەمووانە زۆر باش کەواتە مامۆستا لە ئەو ڕۆژەیە تەنها ئەو چالاکیە بەڕێوە چێت با بڵێن تەنها ئەو گۆرانی بێژ و هونەرمەندانە گۆرانی ئەڵێن یاخود چالاکی دیکەش لە ڕۆژەیە چالاکیەکانی تر مەسەلەن چەند کەسایەتیکی زۆر هاوکاری کاک حەمەجەزایان کردووە لە ژیانی هونەریە بۆ نمونە کاک ڕزگار خۆشناو لە زەمەنی هەفتاکانە هاوکاریکی زۆری کاک حەمەی کردووە لەگەڵ هاوکار بۆ دەرخستنی کارە هونەریەکانی لەوانە تیپی هونەری هەولێر لەوانە کاکە گۆران ئیبراهیمی خەیات کە ئەویش ئەرکێکی زۆری کێشا بۆ دەرچوونی کاسێتێ لەگەڵ تیپی شەید کارزانیش ئەبێ لە یاد نەکەین لە شاخیش هاوکاری ئەوەیان کردووە وە کەسایەتریشکی هەیە کە مەسەلەن کتێب و شتی لەسەر نووسیوە وەکو دکتۆر عەبدولواحید شەریف و ئیتر ئەمانە بڕیارمانە وەکو یەک ڕێزلێنانێکیان بۆ بکەین کە هاوکاری کاک حەمەجەزا کراوە بە بەردەوامی باشە هەرچەندە یادی ئەوان هەمیشە لە دڵی ئێمە زیندووە بەڵام لەگەڵ هاتنی ڕۆژگار و گەورەبوونی ئەمنەوەیە تا چەند گرنگە ئەم یادانە هەموو ساڵێک بکرێتەوە بۆ ئەو هونەرمەندە کۆچ کردوانە بۆ ئەوەی نەوەکانی ئێمە بزانن لە پاڵ ئەو هونەرە لەو سەردەمە سەختەیە توانیویانە خەباتێک بکەن بۆ ئەو ئازادی کە ئێستا ئێمە تێداین و هەروەها بتوانن هونەری کوردیش دەوڵەمەندترکەن لەگەڵ ئەو هەموو سەختیانەی کە بەڕێیان کردووە پرسیارێکی زۆر جوانە ئەمە چەند لایەنێک کەڵەگرێ نامەوێت بە هەمووی باسکەین بەڵام
ئەو کارە هونەریانە نەمرن بەڕاستی کە بە نەمری ماونەتەوە و گەنجەکانیشمان ئەبێ ئێمە ڕابێنین هونەری ڕەسەنی کوردی چ کاریگەریی هەبوو لەو زەمەنا و بۆ ئیستە بۆ ئایندە چۆن بتوانین ئەو یادەوەریانە زیندوو بکەینەوە بۆی هونەرمەندانمان بچنە سەر خەتی ڕەسەنایەتی تیپی مۆسیقای سلێمانیش دروشمێکی زۆر هینی هەیە کە ئەڵێ بەرەو هونەرێکی ڕەسەن و هاوچەرخ ئەم ڕەسەن و هاوچەرخی ئێمە بێ لە یادی نەکەین چونکە هەموو میلەتێک ئەبێ شانەزی بە هونەری خۆیەوە ئەم هونەری ئێمەش لەو کات و زەحمەتی وەکو جەنابتانە لە ژێر سای ڕژێمی باسی بڵێن دژواریە ئێستا لەم ئازادیە بەڕاستی هونەرمەندان ئەبێ بیر لەوە بکەنەوە کە ڕەسەنایەتی کوردی لەگەڵ ئەو هاوچەرخی و لەگەڵ ئەو توانایی خۆیانە بەردەوام بن بۆ ئەوی ئەو هونەرمان ئێمە بە زیندوی بمێنێتەوە هونەری کوردی زۆر دەوڵەمەنە بەڵام پێویستی بە دام و دەستگا هەیە پێویستی بەو کەسانە هەیە کە لە بواری هونەریە کارەکەن ڕاستەکەی گلەیشمان هەیە بەڵام ئێمە وەکو تیپی مۆسیقای سلێمانی بەردەوام بە پێی تواناکان ئێمە توانیمانە لەم بوارانە ئیش بکەین مامۆستا بەرهەمەکانی ئەو ڕۆژە کە ئەو هونەرمەند و گۆرانی بێژانە پێشکەشی ئەەکەن تەنها بەرهەمەکانی هونەرمەندی کۆچکرد و هەمەجەزا بێت بەتاکید گۆرانیەکان و ئاوازەکانی ئەوەی کە کاک حەمەجەزا و توێتی بەڕاستی کاک حەمەجەزا شتەکانی هەمووی جوانە هەمووی شایانی ئەوەیە بوترێتەوە جۆی لێ بگرێت و بەردەوام بە جۆی بینەر و بیسەرە بێت چونکە وەکوتم ئەوانە شتی زیینون ئەبێ بە بەردەوامی زیندوی بکەینەوە و مەسلێکی ژێڵێ فی الإعادة ئیفادە تاکو ئەو شتانە بوترێتەوەین بێ لە نوێژ ئەندێشەی بینەرە بیسەرە بە زیندوی بمێنێتەوە کەواتە من هەر لە ئێرە ئەمەنمەوە پەیوەندەمەیەک پرسیاری تری لێ بکەم دڵنیام کە ڕۆژانە کاتێک کە ڕاهێنانەکەن تۆ لەگەڵیانای کام لەو هونەرمەندانە جگە لە کاک هونەرچکە و کوڕی خۆیەتی کوڕی خوا لێ خۆش بووە کام لەو هونەرمەندانە زۆر زیاترە توانن لە دەنگی ئەو هونەرمەندە کۆچکردووە نزیک بنەوە ستایلیان لە ئەوە نزیک بێت ڕاست ئێمە وەکو تیپ لیژنەیەکی هونەریمان هەیە ئەم لیژنە هونەریانە کەسی پسپۆرن بە تایبەت ئەگەڕێن بە دوای ئەو دەنگانەی کە بتوانن تەقلیدی کاکە حەمە بکەنەوە ئەوە گرنگە چونکە بێ ئەو تام و چێژەوی بڕێتێکە ئەو گۆرانی بێژە چۆن کاکە حەمە چی بوو بتوانین وەکو ئەو یا بە شێوەک لە شێوەکان تەقلیدی بکاتەوە دەستخۆش کەواتە شێتی یابوو نەوت کام لە هونەرمەندانە دەنگی لە ئەو لە ستایلی ئەبێت جمهور بڕیار بە ئێمە ناتوانین چونکە وەکوتم کاکە هونەر کوڕی کاک حەمەجەزا آخر منیش ئەوم لێ دەرکرد ئەوی لێ دەرکرد کوڕی کاک حەمەجەزا دیارە ژیانی خێزانی و بۆ ماوەیش بێت بەڵام هونەر علاقەی بە کوڕوبینەوە نی علاقەی بە توانای هونەریەوە هەیە مثلا کاکە حەمید عوسمانی چێکەلەوانی بە بەردەوامی شتەکانی کاکە حەمە ئەڵێتەوە یعنی هونەرمەند زۆرە بەڕاستی زۆر بە خۆشحاڵیەوە ئەو هونەرمەندانی کە ئیستەێنن زۆریان تەقلیدی ئەو کەساناکەنەوە کە ڕابردوویەکی جوانی هونەری هەیە هەروەکو کەریم کاقار کابان کاک عوسمانی إلى ئاخریەوانی کە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی ئایشیان کردووە و ئێمە بەردەوامیش پشتیوانی گەنجەکەین بێت لە هەر بوارێکی هونەریە خۆی ببینێتەوە بە تایبەتی بواری گۆرانی بێش ئێمە داعمیەکەین و بەردەوامیش ئێمە خولی ساڵانەمان هەیە بۆ پێشخستنی دەنگە هونەری کوردی ڕەسەنەکان لەو سەردەمەیان بە سەختێکی زۆر و لەوانەیە بەرهەمێکیان تۆمار کردبێت بەڵام ئێستا سەردەمی تەکنەلۆژیا ژیری دەستکرد هاتووە تا چەند لەگەڵ ئەوەیەیت کە ئێستا دەنگی ئەو هونەرمەندانە تێکستێکی ئەدرێتەوە دەنگی ئەم هونەرمەندانە دووبارە بەکار ئەهێنرێتەوە ئەکرێ بڵێن ئەمە زیندووکردنەوەی ئەوانە دووبارەیە خود باوازی لێ بهێنین و ئەو بەرهەمە کۆنە جوانەی کە خۆیان هەیەە بەهر ئەوە بمێنێتەوە ڕاستیەکەی تەکنەلۆژیا تۆ ناتوانانی ڕێگەی لێ بگری بەڵام هونەر ئیحساسە یعنی هەستە سۆزە ینی دایمە کۆنسێرت شتەکان بە جوانی پێکشانە لە ناو ستۆدیۆ تەکنیک دەورە بینێ ئەم تەکنیکە ڕەنگە شتی تیا هەبێت کەسی تر نەیزانێ بەڵام تۆ لە سەرشانۆ
کەسەکە ئەبینی ئەحساسی هەیە لەگەڵ جمهورە ئەتوانێت ئینسیجام بکە ئەمانەی نەمرن لەگەڵ تەکنەلۆژیا هەم بەڵام دەستکرد ئەبێ ئەو تام و چێژە باکە ئەو هونەرە ئایا لەو ئاستە بەرزا بمێنێتەوە یاننا. مامۆستا لە هەمان کاتی شابا ئەوە لە یاد نەکەین ئەو میوزیک ژەنە ئازیزانە کە لەو ڕۆژەیە ئامادەبن و ماندۆ بن باسێکی گروپەکەشمان بۆ بکەی بەگشتی تیپی مۆسیقای سلێمانی. گروپەکە گەر لە باگراوندەکانی شادی ئێمە تقریبا 30 ژەنیار بەشدارە بێ بە جۆرا ئامێر. الحەمدولیلا مامۆستای زانکۆ و هەمووی لە کاری زانستی نۆتە ئەخوێننەوە ئەوانە هەمووی مای دڵخۆشی بۆ ئێمە. کاتێسە ڕایانانێکی چڕوپڕەکەن بە تەئکید ئێمەوە چەند ڕۆژێکە دەستمان پێ کردووە تایەکی دەشت بەردەوامە بین ئینشەڵڵا جمهور لێمان ڕازێ بێ. دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هیوادارین هەمیشە بەردەوام بن لەو کارانە ئەگەر لە کۆتاییە شتێکە بێت پێت خۆش بێت ئاماژەی پێ بکەیت بەگشتی لەسەر ئامادەکاریەکان و دووبارە کاتی سازکردنی ئەو مەراسیمەی کە بڕێوە دەچێت. وتم ئێمە لە ئامادەکاریین یەکیدا ئینشاءڵڵا گەڕین بێت ساعت 4:30 یا 5 بەرنامەکان لە تەلاری هونەر بۆ جەماوەر و هاتنیش بۆ هەمووانە بەم شێوەی ئینشاءڵڵا لێمان ڕازێ بن. بەڵێ زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئامادەبوونێ. دەست خۆش بێ. خوازین دەست خۆش بێ. زۆر سپاس دەکەین.